لەم دوایانە ماوەیەکی زۆرە لێرە و لەوێ گرنگ و گازندەیەکی زۆر لەسەر بەشی ئەم دامدەستگانە هەیە. ئێمە بێ وا بکەینەوە ڕاستە کەموگوڕی هەیە، ڕاستە گلەیی هەیە، بەڵام ناکرێت بە چاوەسەری هەموو ئەمانە بکەین. ژمارەیەک لە سەروو 10,000 لەم دامدەستگانیانە هەیە، ڕەنگە لەگەڵ ئەم خەڵکە جوانانە بەدەیان خەڵکی سەرسەری و ئەوەی کە بێمۆڕاڵە کە نە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەزانێ، نە تاریخی زانێ، نە حساب بۆ شەهیدەکانی ئەکات و نە دیسپلینی حیزبیش دەزانێت کە بڵێ کامە لە کام مەرتەبە حیزبی هەیە. من بەقەدەرەوە نیگەران بۆ خۆمەوە نیگەران نەبووم کە ڕۆژێک لە ڕۆژان کەسێک هاتوێتە ئەم هەڵبەندە گلەیی لە کادرێکم لە وەرگانێک یان لە یەکێک لە کارمەندەکانی دامدەستگا ئەمریکان لەم شارە کردبێت. بەداخۆ هیچ شتێ بەقەدەرەوەی من بەقەدەرەوە نیگەرانی ناکردم کە خەڵکێک تەلەفۆنم بۆ بکات پێم بڵێ جا تۆ ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی خۆیەتی ئاوای لێ کە بێمە چاوەڕێکی بکەین هیوامان بەچێ بێت.